سلااوڕێز هاوڕێیانی هێژا هیوادارم باش و تەندروست بن. ئەوە ماوەکە پارتیەکان فێرە لوشکە هاویشتن بوونە لە بەرامبەر خەڵکی هەولێرێ. ئەوەندەیان خواردیە تێر و پڕبووینە لەسەر حیسابی خەڵکی فەقیری هەولێرێ، هەموو بووینە ملیۆنێر. ئەو جە فێرە لوشکە هاویشتن بوونە. دووسێ ڕۆژ پێش ئێستا لوشکە هاویشتنەکانی ئەو ملپانەی باداوەمان بینی، مختارەکەی باداوای ئەوڕۆ لە ناو مازیز مەحافەزەی بەرپرسی ئاوی هەولێرێ ئەویش لوشکەی هاویشتیە. ئەوە هەر لەسەر ئەوەی ویستم شتێکتان لۆ بجێڕمەوە. ئەوە کاتی خۆی کە بە نەوزاد هادیمان گۆ ملپان لە بڕۆکسل، سەدان ملپان هە لە ناو مەزیز مەحافەزەی سەرۆکەکە و جێگرەکەی و ئەوانە هەمیان داوای یاساییان لەسەر من تۆمار کردیە. چێل بەوەی بە نەوزاد هادیمان گوتیە ملپان. ئێستا لە ناو هەمان مەزیز مەحافەزەی کەسەک دێتن کە لەسەر حیسابی خەڵکی هەولێرێ خۆی پۆشتە و پەرداخ کردێ، دەوڵەمەند بووە، لەسەر حیسابی خەڵکی هەولێرێ قسە بە خەڵکی هەولێرێ دەرێتن، پێیان دەرێ ئاژاوەجێر، قسە بە خەڵکی باداوای دەرێتن، پێیان دەرێ ئاژاوەجێر. باداویەکان تا دوونێ مخەڕیب بوون لەبەرەوەی دژی بەعز بوون، ئەوڕۆ ئاژاوەجێرن لەبەرەوەی داوای سەرەتاییتری مافی خۆیان دەکەن کەویش ئاوە. ئیتر ئەو ڕۆژگارە ئاوایە لەبەرەوەی ئەو پارتینە ئەگەر قسە بە هەولێرە بێن ئاسایە لەکەنیان، بەڵام ئەگەر کەسەچکە قسەی ڕاستیان پێ برێ، پێیان برێ ملپان یان پێیان برێ گەمبۆڵ، دنیای تێک دەدەن. ئەوە با لە بیریشم نەچی یەکەچکیان هەبوو ناوی سیروان گەردی بوو ئەو ملپانە. ئەو سیروان گەردیە یەک دنیا ڕێکخراوی پارتی لە خۆی خڕکردەوە بە ناوی کۆمەڵی مەدەنی، هاتبوون بەیاننامەی دژی من بنووسن، بەیاننامەیان دەخیندەوە دژی من لەبەرەوەی بە نەوزاد هادیم گوتێ دەی سیروانی ملپان لەگەر هەموو ڕێکخراوەکانتان، دەی سەرۆکایەتی مەجلیس مەحافەزەی ملپان، ئەوە لە ناو مەجلیسەکەتان بە خەڵکی هەولێر دەرێن ئاژاوەجێ، دەی بزان دەوێنە قسەی بکەن یان پارتیە لە بەرامبەر پارتیەکان تووستان عیزە، هەی تووس عیزینە. زیاتر کاتتان ناگرم، بەڵام ئەوە بزانن ڕۆژێک دادی ئەوانەمان هەموو لەبیر نەکردیە. ئەو بارزانەکەی مەجلیس مەحافەزەی، عەلی ڕەشید، ئەو سیروان گەردی و ئەوان هەر هەمومان خەزم کردە. بەخوا ئەو قسەی بەما گوت بیتن لەسەر شتی عەق، هەمومان خەزم کرد چێوە دەچن. دوو ڕۆژێکە پارتی وەکو تاڵیبانی لێ دێتن، مەسعود بارزانی هەر دێتن، ئەنگۆ چێوە دەچن دەکەونە بەدەست و پێیان قورتان بەسەری. وای لۆ ئەو ڕۆژەی کە دەکەونە بن دەست و پێیان. ئێستا لەوانەیە خەڵک برێتن ئەوە لۆ بەو زمانێ قسەی دەکەی، کاکە ئەوانە کۆیلەنە، ئەوانە عەبدی مەئمووری ئەو دەسەڵاتە گەندەڵ و دز و فاسدەینە، ئەوانە ئیوەی نینە بە زمانی ئەکادمی قسەیان پێ برێ. کاکە بە دسی دەرێچێ، بە گەمبۆڵی دەرێچێ، بە ملپانی دەرێچێ، دوێ هەردەبی بە زمانی خۆیان قسەیان پێ برێن و بە زمانێکی سادە و ساکار. ئیترەوە هەر لە بۆ ئەوەندە بوو کە بزانن ئەوانە دەسەڵاتێکی دز و گەندەڵن، خەڵکەکانیان بە کۆیلە کردیە، خۆشیان کۆیلەنە. ئیتر ئەوانە هەموو دەرگاوانی و دەسەڵاتی نەگە دەرگاوانی و دەسەڵاتی نەبیتن، چۆن لەسەر حیسابی خەڵک کە بوویتە بەرپرس قسە بە خەڵکی دەرێتەوە، بە خەڵکی هەمان شاری، پێیان دەرێ ئاژاوەجێر. کاکە ئەوانە ئاژاوەجێر نین، ئەوانە هاتینە داوای سەرەتاییترین مافی خۆیان دەکەن کە ئاوە. ئەجەت و پێیان برێ ئاژاوەجێر. تر بە هیوا ئەو ملپانانەی کۆمەلگای مەدەنی پارتی، کۆمەلگا کەڵەگایەکانی پارتی ئەو دابەستیەکان لەگەر مەجلیس مەحافەزەی ئەو هەموو پارتی تێدایە، با یەک کەسیان غیرەتیان هەبی بیان گوت بە ئەرێ کاکە عەیب ناکەی، شەرم ناکەی، ئەوانە خەڵکی هەولێرن چۆن پێیان دەرێ ئاژاوەجێر. بۆیە من زیاتر کاتتان ناگرم، هەرام کوتە ڤیدیۆیە تەنها بۆەوەی بزانن. ڕەنگە ئێستا ئەوانە لە بیریان بچی، بەڵام ئەوانە لە قایمەی بەڵتەچی و ملپانەکانی هەولێرێ هەموو ناویان تۆمار کرایە، چێوە دەچن. لەوەی زانیاری زیاتر بزانی لەسەر بەڵتەچیەکانی هەولێر، بڕۆنە سەر کوردستان پۆست، لەوێن دەربە زنجیرە بڵاو کرایتەوە، ناویوانش ئیزافە دەکرێت لەگەری هەتا ڕۆژیان دێ، کە ڕۆژیان هات ئەو جەسیرە مامز لەگە مەسعود بارزانی بنەمارەکەی هەردێن زوو بەڵام دێنەوە دەیانهینینەوە، ئەنگۆ دەمینین، ئەنگۆش دەکەونە بەردەست و پێیان قورتان بەسەر چ دەکەنەوە دەمای چ دەکەن. هەتا ڕۆژی دادگاییتان دادێتن هە لە بەدەست پێی خەڵک تۆڵی هەموو ئەوەتان لێ دەکاتەوە کە بە وشەیەک دژیوا قسەتان کردی. بۆیە من زیاتر کاتتان ناگرم، کاتە چ خۆش مەڵاوە.